بۆچی فلەکسەکانی شاهۆ نەجم کەرکووکی بە ئامانج دەگیرێت؟ شاهۆ نەجم کەرکووکی ئەو کەسایەتیە بەهێز و کاریگەرەی کە هەموو جوڵە و هەنگاوێکی دەبێتە مەترسی و مۆتەکەی یار و نەیارەکانی، بۆیەش لە هەڵمەتێکی ڕێکخراودا فلێکس و پۆستەرەکانی دەدڕێندرێت و ڕێگری لە هەڵمەتی بانگەشەکردنی دەکەن. ماوەی چەند ڕۆژەکە بە پلان و هەڵمەتێکی ڕێکخراوی نەیارەکانی پرۆسەی لێکردنەوە و دڕاندنی فلێکس و پۆستەرەکانی شاهۆ نەجم کەرکووکی، کەسایەتی ناسرا و کاریگەری کەرکووک و کوردستان دەستی پێکردووە و لە هەر کووچە و گۆشەیەکدا ڕێکلامێکی بانگەشەی هەڵبژاردننی شاهۆ نەجم کەرکووکی ببیندرێت، ڕاستەوخۆ لە ڕێگەی خەڵکانی نەناسرا و دەمامکدار فلێکس و پۆستەرەکانی دەدڕێندرێت و لێ دەکرێتەوە. سەرچاوێکی نزیک لەو بەربژێرەی پارتی دموکراتی کوردستان بە پایتەخت میدیای ڕاگەیاند. ژمارەیە قەوارە و هێز و لایەنی سیاسی دڵخۆشنین بە کاریگەری و جوڵەکانی و ئەو خزمەتە بێشمارانەی لە ڕابردوو شاهۆ نەجم کەرکووکی پێشکەشی کوردی کردووە لە کەرکووک و بۆیەش دەیانەوێت بەم ڕێگەیە هەوڵی کەمکردنەوەی دەنگەکانی بدەن، بەڵام ئەو بەهێزترین بربژێری کووردە و زۆر لەوە زیاتر دەنگ بەدەست دەهێنێت کە پێویستێتی تا ببێت بە نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بۆ ئەم هەڵبژاردنە تا ئێستا لەسەر ئاستی پارێزگاکانی عێراق شاهۆ نەجم کەرکووکی خاوەن درێژترین فلێکسی هەڵبژاردنە کە درێژیەکەی 50 مەترە و پانیەکەی 3 مەترە.